سڵاوێکی گەرمتان لەبێ خۆشەویستان و ئازیزان لە بەشی دووەمی ڕاوەکردنی قەسیدە بەناوبانگەکەی نالی پێتان ئەگەمەوە لە بەرنامەی خەڵوەت و لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا جاسم کەلاری لە بەشی یەکەمدا تیشکێکمان خستە سەر دەستپێک و سەرەتای قەسیدەی نالی و لە ئێستاشدا وردە وردە نزیک دەبێتەوە لە شاری مەدینەی ڕازاوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. مامۆستاگیان دووبارە زۆر سپاس دەکەم ماندوومان کردی ئەم جارش لە بەشی دووەمدا و لە بەشی یەکەمی بەرنامەکەدا تا ئەم بەیتەی کە ئەفەمێ شەفیری چاڵی شۆری هەر دەڵێی لە عەلی نمەک پاشە گەشتین و پێم خۆشە جەنابتانی دی لەوێەوە دەست بە ڕافەکاریەکەی خۆتان بکەن بۆ ئەم قەسیدەی نالی ئینشاءالله. بەناوی خۆی گەورە مێهرەبان بەردەوامە بین ئینشاءالله لە شەرحکردنی. طبعا پێشە بەیتەکەی پێش وتمان قەتاد و عەرفەج و ختمی عەضات و عەوسەج و ئەثلی ئەوانە کۆمەڵێک دار و دڕک و هەنێکی گوڵە دڕکی نییە، ئەڵێ چ دامەنگیر و شین و دڵنشینی ڕێی غەریبانە، یعنی دامەنی غەریبەکان ئەگرێبەوەی نەڕۆن و شینە لە بەرچاومە وەکو تا سەوز بوو بێ و دڵنشینێت، یعنی لە دڵمانە جێگیر بوو ئەگەر چی دڕکی هەیە لە دڵمانە جێی خۆی کردوێتەوە. دوای ئەڵێ شەفیری چاڵی شۆڕی هەر دەڵێی لە عەلی نمەک پاش، ئەوەی نالی بناسێ و لەگەڵ شعری نالی بێتەوازانە نالی یعنی خاوەنی وەصفکردنی ئافرەتە، زۆر زۆر بە دقت وەصفی ئافرەتەکە، ینی سوورەکانی لە وەصفی ئافرەت دووبارە گەڕێتەوە سەرەواڵێ نائیتر وەصفی ئافرەتم ناوێ ئەمە ئافرەتە بۆ من، ئەمە کشی جوانی هەرچی جوانەکانی تایەتی. ئەڵێ شەفیری چاڵی شۆری، ئەڵە سەیری کناری چاڵە شۆرەکان بکە، چاڵێکی تایە لەبەرەوە ئاوی ینی بە خوێی تیا بووە، دوای بنی ناوەتەوە چوادەورەکانی خوێی پێوە ماوەتە و سپیەکاتەوە. چاڵە شۆرەکانی ئەگەر سەیری بکەی هەر دەڵی لە عەلی نمەک پاش، هەر ئەڵی لێوە و خوێڕێش کراوە، خوێت پێوە کردووە، جتر تامی خۆشترە، ینی خاو نییە. ئەڵێ بۆ من ئیتر لەمە و دوا پێویستم بەوە نییە بڕۆم سەری لێوی ئافرەت و مەحبوبەی خۆم بکەم، ئەمە ئیتر ئەمە خۆیەتی بۆم. ئەڵە شەفیری چاڵی شۆری هەر دەڵی لە عەلی نمەک پاشە، حەفیری چاهی وشکی کناری چاڵە وشکوە بۆکانی کە ئاوی تیانەماوە هەر دەڵی چاهی زەنەخدانە، ئەڵێ ئەو نقطە چاڵەیەکە ها لایرەی مەحبوب و خۆشەویستەکەمە، یعنیتر تەواو پێویستم بەو نەماوەیتر ئەم وێنە بۆ خۆی هەموویەتی بۆ من. ئەڵێ لە باتی لالەی حەمرا جگەر پڕداخی خورشیدە، ئەڵێ من لە کەیوە ئاڵێم پێتان ئەڵێ من باخ و بوستانە و دڕک و داڵانەکەشی گوڵە و یەکێک پێم ئەڵێ باشە لەناو باخاچین گوڵی لالە هەیە و سمبول و شتە جوانەکان هەیە، گوڵی لالە گوڵێکی سوورە، ئینشەڵا وێنەکەی پیشانی بینەران بدەن، و لالەی شەروەها جۆرە گوڵێکە ڕەنگی مۆر ئەگرێ بەڵام تەڵتەڵ دانرێ ئەخرێتە ناو گوڵدانێک ئاوە تەڵتەڵ بۆ جوانی دانرێ و بەڵامەوە پرژ و بڵاوە. ئەڵێ لە باتی لالەی حەمرا جگەر پڕداخی خورشید، ئەڵێ ئەگەر لێمە پرسن ئەڵێن کوایە تۆ ئایتە ناو باخا و کوانێ لە ناو باخام ئەوە گشتی دڕک و داڵ ئەی کوانە لالە و سمبولەکانم کوا. ئەڵێ لە باتی لالەی حەمرا لە جاتی لالە سوورەکانە جگەر پڕداخی خورشید، جگەرمان سوور هەڵگەڕاتەوە پڕ بووە لە داغبوونی خۆر بە گەرمیەدا لێ و دڵمان سوتاوە بە خۆر و سووریەکەی لالە جگەرمانە، ئەمەی تر باخەکەمان هەرۆکو خۆی باخە. ئەڵێ لە باتی سمبولی تاتا ئێژنەی سمبول کوانێ، گوڵی سمبول نییە لە ناو باخەکەمانەوەدا نەنراوە. ئەڵێ لە باتی سمبولی تاتا سەر و سەودا پەرێشانە، قژمانگشی ئاوە پشت و بڵاو بۆت، ئەویش لە جاتی ئەوش باخەکەمان هەروەکو خۆیەتی گوڵە سمبولەکەش پیشانی بینەران بدەن ئینشەڵا. ئەڵێ مغەیلانی، طبعا مغەیلان جۆرەدارێکی دڕکاویە وە کوردی خۆمان پێژن پەیکوڵ قونجڕ سێ چوکڵە سێدانە سێ دینیەیە، ئەو پێڵەن مغەیلان، ئینشەڵا وێنەکەی پیشانی بینەران بدەن. ئەڵێ مغەیلانی جلو و مێزەر درێنی سۆفیە، لە کاتی ئەڕۆی بەلای داری مغەیلانە، داری مغەیلان تقریبا نزیکەی مەترێەوە 2 متر بەرزە بێیانی. ئەڵێ کاتی تێ ئەپەڕێ هەم جلی سۆفیە دڕێ هەم مێزەریشی، مێزەرێکی بەستۆتە سەریوە، ئەڵێ بە ئەڕۆی نابێ مێزەر لەسەر تابێ، نابێت جلت لە بەرابێ، بێ حرامێکی ڕوت و قوتت لە بەرابێ. جلو مێزەر درێنی سۆفی جاران لای نالی بە تایبەتی ڕەمزی ڕیایی و خۆنواندن و دانانی ڕیشێک و خۆپیشاندان بە وەیلا ئەسڵا ئەهلی تەسەوف پیاوانی خواناس و عابد و گەورە و یعنی ئەوانن، بەڵام هەنێ خەڵک هەیە بە ناوی تەسەوفەوە و کارانیان کردووە بۆیە شاعران زۆر جار هێرشیان کردوتە سەری، ئەڵێ تر جێ ڕیای سۆفیتیان نەماوەت،
ئەمە جل و مێزەری سۆفی ئەدرێنێ خوا بۆیە داینا لەبەرە جل لە بەریانەداکەنێ و ڕوود بنەوەکو ئەو خەڵکە کەلپێنەوەکە و خەڵکی بێ سەریان ڕوود بێ مێزەریان نەمێنێ بۆ ئەڵێ ئەمە ڕێی یعنی چییە معنای چییە بۆچی بغەیلانەکە ئەم کاراکە ئەڵێ یعنی ئەمە ڕێی محریمانی مەحرەمی سەرڕوت و عوریان ئەمە ڕێی محریمەکانەکە ئیحرامیان بەستووە مەحرەمن بۆ یەکتری عورەتیان جسمیان دیارە قاچ و باڵ و لا شانۆمانیان دیارە بوو بۆ یەکتری بوونەتە مەحرەم سەرڕوت و عوریانن ڕوت و قوت کەلپەلی تر نییە لە بەریانە هاتوون بۆ ئەم ڕێگە بۆ ئەوەی پیشانی بدەن کە فەرق لە بینی سۆفی و خەڵکی ترانیە خەڵک لە بینی ڕیش درێژ و بێڕیشانی فەرق لە بینی کەلپەل جوان و مێزەر گەورە و خەڵکی سەرڕوتانیە گشتی وەکو یەک دێ بۆ ئەوێ ئەمە بەش یەکەمە کە تەواو بێ دوایەوە ئەم جارە ڕووەکاتە وشترەوانەکە قسەی لەگەڵاکە چکە قسەی لەگەڵا کرد و پرسیاری لێکرد و شتەکانی تۆمار کردووە پرسیاری لێکە طبعا هەمووی خەڵک ئەو کەسی سەرقافڵێ ئەڵێ ئەمە کوێیە ئەمە چییە بە تایبەتی گەر بە پێ بڕۆیان تۆ بە سیارەی شەڕۆیاڵێ ئەمە شوێنێکە ئەجاوە تۆ بڕە بە پێش شتەکانە بینی تا ڕادێ شتوربانەکەی بە مرشید و ڕێبەری گەشتەکە ئەوان ڕێبەر بوونە بە واقعیشان ئەوان ڕێبەر بچکەوان ڕێیان زانیوە ئەڵێ شتوربانە تۆ شارەزایان ڕێ بەم ڕێگا توی پرسیارت لە یەکەم حوشترەوان ئەمە پەرژینی باغی ڕەوزەیە ئەمە ئەم شوێنانە کە ئەیبینی ئەم دڕک و داڵان لەم ناوە و کە لەم ناوەکەوتووە ئەمە پەرژینێکە بۆ باغی ڕەوزە دانراوە کە وەکو حەدیثەکەی پێغەمبەر فەرمێ حوفەت الجەنەة بالمەکارێ چواردەوری دڕک و داڵ و تەلیر دڕکای و شتی بۆ دانن لەبەرەوە چی بۆ ناو ڕەوزەیەکی پاک لەبەرەوە حیوانات و ئاژەڵ و دزوشت نەچێتە ناوی بێ دڕک و داڵی بۆ دانەی ئەڵێ حوشترەوان ئەمە پەرژینی باغی ڕەوزەیەوە ئەم دڕک و داڵە خوا لەم دەورە دایناوە تا ئاگەی ناوێ یاخۆ عەرار و عەرعەر و بانی خیابانی بیابن ئەمە عەرارە عەرعەرە بانە ئەمانە کۆمەڵی داری جوان بان دارێکی بەرزە عەرار گوڵەگاچاوی پێڵەن بە کوردی گوڵەگاچاو گوڵێکی زەردی گەورەیە ڕسمەکەی پیشانی میرەنار بدەن عەرعەر دارێکی بەرزە وەکو شێوەی وەکو سنەوبەرە بەس لە سنەوبەر هەندێک جیاوازیە ڕسمەکەیم داناوە ئینشەڵا پیشانیان بدەن بانیش دارێکە وەکو چنار بەرزە بێ دارێکی زۆر جوان ئەڵێ ئەم دڕک و داڵە کوڵە بنە دڕکاویانە ئەمە پەرژینێکە دانراوە بۆی بچین بۆ بەهەشتی ڕەوزە یان نەخێرەمە هەر سەیریەکەی بۆ خۆیمە هەر عەرار و عەرعەر و گوڵە جوانەکانە بۆچی لە دڵماناونە جوان و شیرینە دوای فەرمێ ئەسیری سلسلەی بەندی میهاری سەرقەتارت بم طبعا لە دیوانەکان وسران مەهار میهارە ئەسڵەکەی و هین ئەڵێت فەیروزابادی ئەڵێ والمیهار کە کتابین العود و یجعل في أنف البختي بختیش باسیەکەن ئینشاڵڵا دێتە ڕێگەمان جۆرێکە لە حوشتر میهار ئەو چوقلێکی ڕقا ئەی چقێنە لوتی حوشترا بە گۆشتەکەی کونەکەن باشە دوایی ئەو ڕەشمە ئەبەسنە قەی ئەوەوە حوشتروانەکە کاتی ڕایەکە حوشتر حیوانێکی زۆر سەرە ڕۆیە یعنی بە ئاسان ناگیرێتەوە بە تایبەتی حوشتری بوختی لەبەرەوە گرانە حوشتری خوراسانیە گرانەوەمانە ئەوە وای لێ نەکەن دوای ڕابکە لە دەستیان زۆر زەرەکەن یانی لەبەرەوە چیەکەن چوکلێک تێرنەی چقێنە لوتی بەقایمی دوایی ڕەشمەکە لەسەر ئەوە داگیرەکەن کاتی ڕایان کێشا بەناو گۆشتی لوتیان ڕایە کێشن زەختەکەوێت سەر ئیتر بەحاڵ وشتروان ئاوای پێکە حوشترەکە یەکسەر مطیعە بێ و حەدیثی پیامبەر فەرمێ المؤمن كالجمل الأنف حيثما قيد قاد يعني ئینسانی مسلمان چۆن حوشتر بە دوای ڕەشمەکە ئەوە بە دوای قورئان و سونەتە گوێڕایاڵە بێ اینجا نیشانەی گوێڕایاڵی ئەوە نالی ئەڵێ ئەسیری سلسلە ئەو زنجیرەیە کە بەسێتە قەی میهارەکەەوە بۆ ڕاکێشانی حوشترەکە ئەڵێ ئەسیری سلسلەی بەندی میهاری سەرقەتارت بم میهاری ئەو حوشترەی کە سەرقەتاریەکە لە پێش و ئەڕۆ ئەوە هەم شارەزایە هەم کەسێکی وشتروانی شارەزا بەڕێوەی بە ئەڵێ ئەسیری بم هەندێک جار معنەوە تا بە قوربانی بم هاجێجە ئەسیری بم دیلی بم کۆتی بم یان ئەڵێ نەخێر خۆزگا من ئەسیری ئەوە بم چۆن ئەو حوشترە چکڵ کراوەتە لوتی و ڕایە کێشن بەرەو مەکە منیش وەکو ئەو ئەسیری ئەو میهارە بم و ئەو ئەسیری میهارە من ئەسیری حوشترەکە بم ئەسیری ئەو ڕەشمە بم کە ڕای ئەکێشن تا ئەمواتە ناو ڕەوزەوە ئەڵێ ئەسیری سلسلەی بەندی میهاری سەرقەتارت بم کە دەم کێشێتە ڕەوزەی حەی کە ڕامە کێشێ بۆ ناو مەکە کە ڕامە کێشێ بۆ ناو حەرەمی مەکە ڕەوزەی حەی ڕەوزەی پیامبەر صلی الله علیه و ڕەوزەی خوایە ناو حرەمی مەکەی بە ڕەوزەی حەی مەبەستی ڕەوزەی پێغەمبەر نەبێت ممکنە ڕەوزەی بێ بەڵام ئەمە ئەڵێ ڕەوزەی حەی ناڵە ڕەوزەی پیامبەر صلی الله علیه و سلم چونکە ڕەوزەی پیامبەر جیاوازە کە ئەمبا بۆ ڕەوزەی حەی یعنی ئەمە بۆ مەکە ئاسایە یان ئەمبا بۆ ڕەوزەی پیامبەر صلی الله علیه و سلم ئەگەر معنایشی ئەوە بێت هەر کێشە ناکە ئەڵێ کە دەم کێشێت بەڵێ لە بەیتی داهاتووە
ئەو نییە فەرمێ ما بەینە قەبری و مینبەری ڕەوزە ئەوە ئەزانم ئاخر ئەو ڕەوزە لێرە باسی ئەو ڕەوزەی جەننەتە ڕاستە ئاخر ئەوە دوای ڕەوزەی بەڵێ ڕاستە فەرمی دوای لە ڕەوزەکەیشە باسی شتی ترەکە بەڵامی تر یعنی ئەلەم شوێنە وا جوانترە لێ بدێت و ئەتیادیشە بڵێ ڕەوزەی 500 هەردووکی هەرەڵەگرێ ئەڵێ من ئەسیری ئەو زنجیرە بم کەوا حشتەکە ڕاکێشە منیش وەکو ئەو ڕابکێشن بۆچی کە دەمکێشێتە ڕەوزەی حەی وەکو مەجنونی دێوانە وەکو چۆن مەجنون کەسێ شێت و دێوانە بێ کۆتیەکەنەوەن بۆ شوێنەکان لە بەرەوە لە ڕێ دەستنەوە شوێنی عەزیەتی خەڵنەدا ئەڵێ وەکو شێتێک کۆتم بکات و بەو زنجیرە وەکو چۆن حشتەکە ئەسیرەتی ئاوە ئەسیرم کەن و ڕامکێشن کە دەمکێشێتە ڕەوزەی خوای گەورە میهرەبان ئەڵێ چ ڕەوزە ڕەوزەی جەننەت چ ڕەوزەیەکە ئەمە ڕەوزەی جەننەت ئەمە باخچەی بەهەشتە کاتی ئەچتە ناویوە کە ڕەوزەی جەننەت چ جەننەتێکە ئەو باشتە نەک ئەو باشتێکەوە ئەو باشتەیەچتە ناوی خۆراک و خواردن و ئەو شتانەیتیان نا چ جەننەت جەننەتی قوربەت جەننەتەکە ناوی جەننەتی نزیکی لە خوایە نەک ئەو جەننەتی تۆ تەسەوورێکەکەین بەس بێ باخ و لەزەتە جستەیەکانە بەهەشتی نزیکی لە خوا چ جەننەت جەننەتی قوربەت ئەی چ قوربەت چ قوربەت قوربەتی ڕاحەت قوربەتێک کەوا ڕاحەتی لەگەڵا بێت چ ڕاحەت ڕاحەتی جانە یەک پارچە ڕاحەت بگیانە بەخشی کاتێککە نزیکم لە خوای گەورە میهرەبان بۆیە جوانترە ئەم شوێنە ڕەوزەمە بەسی پێ حرەمی مەکە بێنە دوای ئەفەرمێ مەقام و زەمزەمەی حادی یعنی و کەسێک کە حەد وەڵێ حەد و جۆرێکە لە گۆرانی وتن بۆ حوشتر کاتێک گۆرانی بۆ ئەڵێن بۆ ئەوەی یعنی ئەگەر ویستان بێت بە ڤیدۆ هەیە ئیستا عەرەب کە چۆن حەد وەڵێن بۆ حوشتر ئەی لەرێن نەوبۆی و گۆرانی بۆڵێن ئەو حوشترەیتر بە نەشاط و ئەڕوا مەقام ئەڵێ زەمزەمەیش هاوارکردنە بۆی لە دوورۆ بانگیەکە بۆی حوشتەکە بێ لەو لاوەمە چۆ هاوارەکەن ئەڵێن ئەوم لاوە بچۆ وەو لا بچۆ بۆ ئەوەی ڕێکیان کەنەوە ئەو مەقام گۆرانی چڕینەکەیە زەمزەمەیش بانکردنەکەیە ئەڵێ مەقام و زەمزەمەی حادی ئەو کەسێک کە حەد و گۆرانی ئەڵێ بۆ حوشتر بۆی حوشتەکە لە بەرەو بە جوانی بڕا مەقام و زەمزەمەی حادی لە شەوقی کەعبە و لە شەوق و حەزکردن بە گەیشتن بە کەعبە و حوجرەی مەقام گەیشتن بە حوجرەی مەقامی ئیبراهیم کە چواردەوری گیراوە و ئاوی زەمزەم لە شەوقی کەعبە و حوجرەی مەقام و زەمزەم ئاوی زەمزەم ئەڵێ وا ئوشتری هێنایە جۆلانە ئەڵێ ئەوە مەقامەکە لەناو مەقامەکە باسی کەعبە و حوجرەی مەقام و زەمزەمەکە بۆیە حوشترەکەی ئەڵاتە لە خۆشی ئاوا جۆلاناکە جا حوشتر ئەگەر بە نەشاط و ڕێبکە ئەجوڵێتەوە ئەو کەژاوی سەرپشتی یعنی ئەوەکو ئەڵێن ناو بۆیە پێڵێن کەشتی دەریا لەبەر ئەوەیە ئەڵێ مەقام و زەمزەمەی حادی یعنی مەقام و چڕین و هاوارکردنی ئەوان ئەو گۆرانی بێژەی کە گۆرانی بە حوشتەکان ئەڵێ لەبەر شەوقی کەعبە و حوجرەی مەقام و زەمزەمە بۆیە وا حوشتری هێناوەتە جوڵانە و لە خۆشی هاوارڕاکەنەوەی جەزان گۆرانێکە بۆ کەعبە ئەڵێ سەریری جونبوشی تەخت و مەحەفەی مەخمەڵی سەوزی دەڵێ تەسبیحی مرغانە لەسەر تەختی سولەیمان سەریر یعنی ناڵەی شتێک بێ جیڕەی بێ دەنگێکی بێ جونبشی شوشەیەکی فارسی یعنی جوڵە یعنی دەنگەدەنگی جوڵەی ئەو تەختەی کەوا دانراوە و لەسەریوە مەحەفەیش ئەوەی چواردەوری ئەگرێ بۆ کەژاوە تەختەیەک دانرێ زۆر جار ئافرەتی تێخەن کەژاوە ئافرەت ناتوانێت ڕێبکە ئافرەت یا کە پیاوێکی پیری تێخەن تەختێکی بۆ دان و ئەوە چواردەورێکن ئەو چواردەورە پێڵێن مەحەفەی کەژاوەکە تەختەکەی ژێریش پێڵێن تەختە ئەڵێ کاتی ئاوە ڕێکە حوشترەکە ئەجوڵێتەوە لە جوڵە و لە خۆشیە جوڵاکە جیڕەجیڕە ناکە ناڵی دێ ئەڵێ سەریری جونبوشی تەخت و مەحەفەی مەخمەڵ قەیفەیە عارفی قەتیفە و مەخمەڵیشی پێژن قەتیفە و شەیەکی عەرەبیە کوردی خۆمان پێڵێن قەیفە ئەڵێ ئەو مەحەفەیە کە چواردەوری گیراوە بە قەیفەیی جوان ڕازێنراوەتەوە کە ڕەنگی سەوزە و بۆ جوانی بە سەوزی دروست کراوە دیارە وا بووە شێوەکەیشی باسیەکە ئەڵێ مەحەفەی مەخمەڵی سەوزی دەڵێ تەسبیحی مرغانە لەسەر تەختی سولەیمان ئەڵێ ئەمە جیڕەجیر نییە مێ ئیزعاج بکە ئەمە ئەڵێ تەسبیحاتی باڵندەکانە کە لەسەر تەختەکەی پێغەمبەر سولەیمان کۆبوونەوە گشتی ینی دەنگە دەنگیانە کرد و ناڵە ناڵ و تەسبیحاتیانە کرد دەنگی ئەوە وەکوایە ئەجا باسی کەژاوەکە ئەو مەحەفە و تەختەیە ئەڵێ کەژاوە و دار و بار و تەختەی لوختی لەسەر بوختی جۆرێکە لە حوشتر بە تایبەتی پێژن حوشتری خوراسانیە کە ئەڵێن دوو جۆر حوشترە جیاواز حوشترێکی عەرەبی کە مێنگەکەیەتی لەگەڵ حوشترێکی تر پێڵێن حوشتری دوو کۆپان ئەوە کە دوو کۆپانیەیە ئەم دوانە تێکەڵە بن ئەو بەچکەیانەوە پێڵێن بەچکەی بوختی یەکێکە لە گرانترین جۆرەکانی حوشتر کە ئەو ئینەیش کە باسمان کرد کرێتە لوتی ئەو حوشتران لەبەرەوە زۆر گران بەهان
ئەڵێ کەژاوە وەتانێک لەسەر پشتی حوشتەکەدان پیرێک جنێکی تێخن لە ناوی دانیشێ دارەیەخەنە سەری تەختە و شتەکانە و باریشەکەنە سەری بۆ ڕێگەی سەفەر ئەڵێ کەژاوە و دار و بار و تەختەی لوخت تەختەی ڕوت کە هیچی پێوە نیە تەختەی لوخت ئەوە کەوتە بنیوە بەڵام تەختەکانی چواردەوری کەژاوە چواردەوری بە قەیفە گیراوە تەختە لوختەکەوەبان پشتی حوشتەکەەوە ئەڵێ کەژاوە و دار و بار و تەختەی لوختی لەسەر بوختی لەسەر حوشتری بوختی ڕوودم کردەوە بۆتان دەناڵێنن لە شەوقی تەیبە وەک ئەستۆنی حەنانە ئەڵێ ئەمانە ئەم جیڕەکەن و دەنگەکەن لە سەری وەک گشتیان ناڵەکەن لە شەوقی تەیبە و مەدینەوەکەنە وەکو ئەستۆنی حەنانە وەکو لە قەدارەکەی پیانسەزم کە لە سەری خوتبەیەدا سەحابەکانە فەرمێ کاتێک جێمانێڵا گوێمان لە ئەزیزیەک بوو لە وەکو گریانی مناڵ لە ناو دارەکەەوە ئەگریا بۆ شەوقی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ ئەم دارانەیش گشتی ئاواتە لە شەوقی مەدینە گشتی ئەناڵێنێت ئەڵێ چ نورێکە لە فانۆسی چ نورێکە لە نێو فانۆسی بەرگی کەعبەدا ظاهر دەکێشێ خەڵقەوە ئاوایە ئەڵێ ئەوە چ نورێکە لە ناو فانۆسی طبعاً کەعبە بەرگی پێوەیە لە ڕوکنەکانیان ڕۆشنایان داناوە لەبەرەوە شەو خەڵق تەوافی کرۆ چاوی ببینێ فانۆزیان داناوە بۆ خەڵکی ئەڵێ ئەوە چ نورێکی تایە ئەمە بە چواردەوری کەعبە دانراوە کە ظاهر دەکێشێ خەڵق بە ظاهری هەر چۆن وەکو مۆمێک دانەی مەلێک شەمعێک دانەیت یان لاڵەیەک دانەی یان چرایەک دانەی پەپولەکان بە جەستەیی پەپولەی بۆ ڕاکێشن بە ظاهر دەکێشێ خەڵق بە ظاهر ڕاکێشێت و باتنیش ئەگەر پەپولە و مەلومور بۆ دەورین بەس بە ظاهرتیان بۆ جوانی ڕۆشنایەکە نیەتیان نییە ئەمە ئەم باتن ئیمتیسالی ئەمری ئێزدانە ئەم حاجیاناتون بە باتنیش لەگەڵ وەزعەکان یعنی هەم ظاهر و باتنی خەڵق ڕاکێشە چ نورێکە هەرچی نورە بینی ومانە مەلومور ڕاکێشە بەس ظاهر ڕاکێشە باتنی تیان نییە ئەڵە چ نورێکە لە نێو فانۆزی بەرگی کەعبەدا ظاهر دەکێشێ خەڵق و باتن ئیمتیسالی ئەمری ئێزدانە ئەمە هەم ظاهر و باتن خەڵکی ڕاکێشاوە جام ڕێکێشانە پێوترێت جەزب ڕاکێشان یعنی جەذب بە عەرەبی ئەم جەزبە وشەیەکە مستەلەحێکە ئەهلی تەسەووف بەکاری بێنن بۆ ئەو کەسانەی کەوا دڵی ڕاکێشێ بۆ لای خوا لە ناکایە کە تووشی حاڵەتێکی پێژن جەزبەی لێ هات ئەوە جەزبەی سۆفیەکان و دەروێشەکانی پێڵێن ئەڵە چ جەزبە ناوێنات جەزبە مەبەستی ڕاکێشانە بۆ لای کەعبە ئەڵێ وەکو چۆن سۆفی جەزبەی لێ دێمە جەزبەمان لێ هاتۆ لە خۆشی ئەڵە چ جەزبە جەزبەی ضەوئە ئەڵێ ئەوە ڕاکێشانی ضەوئە ڕۆشناییە لە قندیلی حرەمدا لە ناو مەشخەڵی حرەما دانراوە و لە قندیلی حرەم داوە دەبێ ئینسان لە تەوفیدا بسوودێ مثلی پەروانە ئەڵێ ئەمە بزەبت ئەو ڕۆشناییەکەوە پەروانە دێت بە دەور مۆمەکە سوورە خوا لە تەوفیدا ئەسووتێت و کەوێتە زەوی باڵی ئەسووتێت و هیچ توانای نامێن ئەڵێ ئەو ڕۆشنایە ئەوەتانی ئێمەی ڕاکێشاوە لە دەوری کەعبە ئەڵێ ئەو نورە مەبەستیشی زیاتر نورە باتنیەکەی مەککەیە کە نوری ئیمانە لە ناوێم خەڵکی ڕاکێشاوە ئەڵێ چ نورێکە لە حوجرەی ڕەوزەدا ئەمە ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ چ نورێکە لە حوجرەی ڕەوزەدا ئەمە چ نورێکە لە حوجرەکەی پاڵ ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە قەبرەکەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم وا قائمە قوبەکەی ئاوا وەستاوە کە لە سەردەمی عوسمانیەکان دروست کراوە ئەڵێ چ نورێکە لە حوجرەی ڕەوزەدا وا قائمە وا قوبەکەی بەسەریەوە وەستاوە ئەو قوبەیە کە وەستاوە ئەڵێ قەوامی عەرش و فەرش و قەلبی ئینس و قالەبی جانە ئەمە طبعا قوام صح نەک قوام وشەیەکی غەڵەتە چونکە قوام وشەی ترە یعنی قوام پێڵەن العدل ئەو شتێکەوە ئینسان پێ خۆراکی ئینسانە قوتی ئینسانە پێڵەن قوام والئینسان یعنی ئەوەی کەوا پشتی پێوە وێسێتە پێوە ئەوە قوامە ئەگەر وتت قوام نەخۆشینی پەتای زستانەیە بە ضەممە بەڵام قوام یعنی عیماد الأمر یعنی پایەیە کە شتێک ڕابگرێ لەبەرەوە قوام صح لەم شوێنە ئەو کەسانی کە طبعی نالیەکەن ئەوانە چاکەن کە من لێرە ئاماژەی پێەکەم ئەڵێ قوامی عەرش و فەرش و قەلبی ئینس و قالەبی جانە ئەڵێ ئەم قوبەیە قوامی عەرشە هۆی ڕاگررتنی عەرشی خوای گەورە و میهرەبانە هۆی ڕاگررتنیەتی ئەڵێ خوا چکە ئەمە ئاماژەکە بەو حەدیثانەی کە هەندێک لە عولەماڵن مەوزوعاڵێ خوا لەبەر عەرش و کەون و کایناتی گشتی لەبەر پیانسەسم دروست کردووە ئەوە بۆیەوە ئەڵێ ئەوە نورەیە لەناو ئەو ڕەوزایە لەناو حوجرەی ڕەوزایە کە قوامی عەرشە و قوامی فەرشە قوامی ئەم زەویەیە فەرشی ژێرمانە ناخوا نافەرمێ زەوی ماکرۆتە فەرش بۆتان قوامی عەرش و فەرش و قلبی ئینسە قوامی قلبی ئەمەیە دڵی ئەمە لەسەر ئەو وەسە لەسەر ڕەسوڵ الله صلی الله علیه و وەستاوە و قالەبی جانەوە واتە جەستەی جنۆکەیش لەسەر ئەو وەستاوە هەموو شتەکان لەسەر ئەو نورەیە کە لەناو حجرەی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم خوای لەسەر بێ اینجا وەصفی حجرەکەیەکە ئەڵێ چ حجرە ئەمە چ حجرەیەکە حجرەی عولیا ئەمە حجرەیەکی پلە باڵا و بەرزە لە لای خوای گەورە مێرەبان
ئەم حجرە ئەو نەپلەی بەرزە کەوا نەعلەینی خوددامی کەوا دوو نەعلەکەی ئەوانەی کە نەعلا لە پێیانە خزمەتکاریەکەن لەو بەردەما ئەڵێ ئەو نەعلانەی کە ها لە پێیانە دوڕی تاجی سەری قوتب و وەلی و شاه و سوڵتانە ئەوە دوڕە لە تاج دایمە شتێکەکەنە دوڕۆی مروارێکی زۆر گرانە ئەڵێ دوڕی قەی تاجی سەری قوتبە ئەوانەی کەوا سۆفیەکان پێڵەن نەمە دەروێش پێڵەن نەمە قوتبی زەمانە ئەو نەعلانەی کە خزمەتی قەورەکەی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم وەکو دوڕی تاجی سەری قوتبەکان وایە سەری قوتب وەلی خوا کێ ئەولیایەش نەما ئەولیای خوایە تاجی ویلایەتە لە سەریا لە قیامەتە نعلی ئەو کەسانەی کە خزمەتی قەورەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەن لە دوڕی قەی تاجی سەریوان گەورەترە پاشاکان سوڵتانەکان گشتیان ئەڵێ چ حجرە وەصفی کاتە دووبارە ئەڵێ چ حجرە وا لە خاکی میلەتی دەوڵەت پەناهیدا حجرەتێکە لە خاکێکە نەک خاکێکی مەهجور کراو لە خاکێکە کە دەوڵەت پەناهی بێ کە شوێنێک بێت دەوڵەتی تیابێت مڵکی دەوڵەتی تیابێ ئەڵێ لەو شوێنەدا کەمینە خاتمی کامە لە گشتی کەمترە کام خادمە لە گشتی کەمترە کەمینە خادمی سوڵتان و شاهنشاهی دەربان سوڵتانە ئەو کەمینە خادم وەکو سوڵتانی سوڵتان و شاهنکان لە دەربان و بەردەرگای ئەوەیانی بۆن خادمی خادمەکەی ئەوە خادمی بەڵێ ئەڵێ ئەم کەمینە خادمی سوڵتان و کەمینە بەڵێ سوڵتان و شاهنشا کەمینە خادمی ئەوانن کەمینە خادمی بەردەرگای ئەون بزەبت بەڵێ ئەنجا ئەڵێ مەحوی شتێکی لەمە وەرگرتووە یعنی تۆ بێژی سەرقەی شعری جواناڵێ مەحویاڵێ خەیاڵی سایی کەوت ناڵێ قوڵ و بەندە و غوڵام و قوڵ و بەندە و غوڵام و خادم و دەربانی بەردەرگای نەجاشی و هرقل و توبع عزیزی مصر و خاقانە نەجاشی و توبع و هرقل عزیزی مصر و خاقانە ئەڵێ ئەوانە گشتیان قوڵ و بەندەی بەردەرگای ئەوەن بەهەرحاڵ ئەڵێ چ قوبە سلسلەی قندیل و شەمعی باب و میحرابی ئەڵێ چ قوبەیەکە کە لەسەر قەبرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ سلسلەی قندیل طبعا جاران زنجیرە چرایاندانەوە بۆی خەڵک بەڕێڕەوەکان هاچێکشی چرادانراوە مەشخەڵ دانراوە ئەڵێ سلسلەی ئەو قندیلانە و شەمعی باب و میحرابی ئەو مۆمانەی کەوا لە قەی دەرگا و دەرگاکانی ناو هاتنە ژوورەوە دانرێ دەرگای هاتنە ژوورەوەی دەرگای چوون بەلای پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە لای میحرابەکەی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم لە نزیکی ڕەوزا دانراوە ئەڵێ سلسلەی قندیل و شەمعی باب و میحرابی شعاعی نوری دیدەی کەوکەبی ئەیوانی کەیوان ئەڵێ ئەوە هۆکاری ڕۆشنایی چاوی کەوکەبی ینی کەوکەب بریتە لە ئەو هەسارەی کەوا کۆمەڵێک کین کۆکاتەوە مەسەڵەن کەوکەبی جنگاوەر کۆمەڵی ئەسێرە ناوە بەیەکەوە ئەو کەسانی کە علمی فەلەکەزان نالی شارەزای بووە ئەڵێ ڕۆشنایی دنکە بە دنکەی کەوکەبەکان لە ئاسمانگەی بینی ڕۆشنایی لە قندیلی ناو مزگەوتی پیانسم وەریان گرتەوە بۆیە کە ئەسێرەکان ڕۆشن بوونەت ئەو کەوکەبانە وەکاری ئەوەیە هی ئەیوانی کەیوانە یعنی ئەو ئەیوانی کەیوان ئەستێری زوحەلە لەناو ئەو بورجەی کە هەیەڵێ ئەو ڕۆشناییکەوە دەوری زوحەل و هەیە کە عینێکی ڕۆشنە کە دوورترە لە ئێمە بەڵام زۆر ڕۆشنایەکەی گەورەترە بە تەسەلسل لای فەلەکیەکان ئەڵێن زوحل شرى مريخه من أرضه فتزاهرت بعطارد الأقمار بنسبة نزيكي يعني هنا لا عرض زكيوتا أو بينه أنا كان أمدي وأنا كان أودي وأنا كعلمي فلك زانا الله أما الشعاع نور ديدي كوكبي أيواني كيوانا يعني دورترين هين لخورو زحلة بلام زور روشن زور دروشة يعني دروشاوية الله أم قنديلانه بونته هوكاري روشناي أو استراني لناو أيوان لناو هيواني كيوانا كوبنته لبرجكي أوان الله مكاني واسطي إمكان الله أمام مكانيك شوێنێکە کە واسطە و هۆکاری ئیمکان و بوونە وجودە ئەو شوێنەی کە پیامبەر سەمیتایە ئاماژە بە حەدیثەکە کە زۆرێک لە عولەما ئەڵێن مەوزوعە لەولاکە لەما خەلەقت الأفلاک ئەگەر تۆ نەبووایە ئەفلاکم دروست ناکرد ئەمە حەدیثێک بۆ دیارە ئەم ئاماژە بەواک ئەڵێ ئەو قەبرەکە ئەو شوێنێک لەژێر قوبەکایە و لەناو حوجرەکایە ئەمە مەکانی واسطەی ئیمکان ئەمە شوێنێکە کە هۆکاری ئیمکان و وجودە مكانة بخش إنسوجان أما مكانة أداتا طبعا رواية تري هي نسخي تري هي درجدان توزك كاتمان ليجري بس أما جب نصاينا كيكم مكانة بخش إنسوجان يعني مكانة بخشة إنسان وجان إنسان بهوي أو جورا أبيته مكانة لو بهوي شون كوتني أو جورا أبيته زلامة كشوني ديني واتباعي وكجورة تري لك كشوني ناكه مكانة بخش إنسوجان على مكيني لا مكان سيران مكين يعني كسك طبعا لا شرح كيما وصعب الكرمان دروس ليك ندراوته مكين يعني كسك كواد جاقير ريزو قدر به خواف عند ذي قوة عند ذي العرش مكين بجبريل يعني مكين يعني لا يخوي قرمان شوين مكانت خاون مكانته
ئەڵێ کەسێک کەوا مەکینی لامەکانە یعنی لای خوایەک کەوا پێویستی بە شوێن نییە کە لامەکانە و پێویستی بە شوێن نییە مەکینی لامەکانە کە یعنی لامەکان سەیران ئەگەرێتکی بەیەکۆ بڵێ یعنی ئەو کەسێکەوە لە لامەکان سەیرانی کردووە کە شوێنی نییە نازان ینی خوای گەورە مێرەبان لە دەرەوەی لە سەروی عەرش میوانداری کردووە لە ئیسرا و میعراج. بەڵێ ئەڵێ نا باسی ئەزای چیەکە ئەڵێ مەکینی لامەکان سەیران تێدا تەشریفی میوانە ناو حجرات کێ تەشریف کەسێک کە لە لای عەرشی خوا مەکینە لەناو ئەو قەبرا میوانە باسی ناو حجرەکەیەکە ئەڵێ چ میوانێک ئەم میوانە کێیە خۆی کەسە چێ بۆ میوان چاوەڕێ خەڵکی بکە و خزمەتی بکە ئەڵێ چ میوانێک کە صاحب جێ و جاه و عیزەت و عەزمە ئەڵێ ئەو خاوەنجەیە ئەو خاوەنجاها مەکانەتە ئەو خاوەن عیزەتە ئەو خاوەن عەزم و ڕێزگرتنە خۆی میوانە کەچی ئەو خزمەتی ئەو خەڵکە چێ بۆ لای ئەو ئەڵێ کە دوو عالەم توفەیلی دعوەتی وە و صاحبی خوانە هەردوو عالەمی جن و ئینس وەکو توفەیلی جەماعەتێک بوون لەناو عەرەب مەشهور بوون وتیان ئەو کەسانەی کەوا کاتێ دعوەتی عامەکرێت دعوەت نامە نێرێ ئەوان بەبێ ئەوەی کەس دعوەتیان کە خۆیانەکەنە ژوور بۆنان خواردن پێیان ئەڵێن توفەیلیەکان یعنی سکە لەوەڕێنن سکە لەوەڕێنەکان ئەڵێ ئەم عالەمە کەس پیاوەڵ نەردێتە شوێن کەسا خەڵک خۆی ڕاکە بۆ لای توفەیلین گشتمان خوش لەبەر حرمەتی ئەو هەمویان ئەکاتە ژوورەوە هەموویشیان ئەکاتە ژوورە ئەڵێ کە دوو عالەم توفەیلی دعوەتی و دعوەتێکی عامی کردێک باسی بانگی کەسی نەکرێت جن و ئینسی عالەم گشتی هاتێ لێ دعوەتی ئەون ئەو صاحبی خوانە کەچی میوانیشە خۆی ئەمە قوتە ئەنجا ناویە بە ئەڵێ محەممەد ئەحمەدی مرسل منیری منبەر و محفل ڕۆشناییە بۆ منبەر و بۆ شوێنە کە خەڵکی تیاکۆ بێتەوە بەشیری ئاخر و ئەوەڵی ئەم ئومەتە گشتی ئەو مژدەی پێداوە حتا ئومەتی پێش خۆیشی مژدە بووە بۆ ئەوان خوا فەرمی یعنی فەرمی ئیلا هەموو پێغەمبەرێک مژدەی داوەتە ئومەتەکەی خۆی هەر بوتێتی ڕۆژێ دێت ئەو پێغەمبەرە دێت کاو بەشیری ئاخر و ئەوەل نەزیری خوێش و بێگانە بەبێ فەرق کاتێک کە هەڕەشەی کردو و تێتی هەر کەسێک خراپە بکە خوێش و بێگانەی وەکو یەک نەزیر کردووە خوا ئەوە ئاماژەی بۆ ئاەتە خوا فەرمی یا ئەیوە النبی ئینا ئەرسەلناکە شاهیدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا دوای باسی سراجەکە ئەڵێ سراجی ئەنبیا ختمی ڕسول نوری مبینی حەق ئەمە سراجی پێغەمبەرەکانە چرایە لە ناویانە ئەوان گشتیان لە چواردەوری ئەم چرای ناوەڕاستیانە کۆتایی هەموویانە باڵێ ختمی ڕسول کۆتایی هەموویانە نوری مبینی حەق نوری ئەو خوایەکەوە حەق ڕوونەکاتەوە بۆ خەڵکی ناردوێتی کە عالی کەعبە واتە یعنی کەعب یعنی قولەقاپە نەک پاژنە وازم بە ئین بە پاژنە لە یەکیاندا بووە ئەڵێ کە عالی کەعب ئەڵێ قولەقاپەی بەرزە یەکێ قولەقاپەی لە ڕووی سەری ئینسانەوەی تر خۆی چەنێ بەرزە هەڵێ کە عالی کەعب و قەدریشی عالیە بەرزە دەست و دەستیشی بەرزە سەدر و سنگیشی بەرزە ئینسان سنگی بەرزە خاوەن فەخرە بۆیە سنگی بەرزە ئینسانی ئەگەر سەرشۆڕ بێ سنگیا لە ناو ئەڵێ کە عالی کەعب و قەدر و دەست و سەدر و خاتەمیشانە خاتەمەکەیشی بەرزە خاتەمی ناوشانی مۆری پێغەمبەرایەتی کە خاتەم بۆ لە ناو لە پشتی بووە کە عالی کەعب و قەدر و دەست و سەدر و خاتەمیشانە ئەڵێ لەسەر ئەو زوڵمەتابادی شەوی کوفرە کە تالیع بوو لەسەر ئەو زوڵمەتابادی شەوی کوفرە لەسەر ئەو تاریکستانەی شەوی کوفروانە کە تالیع بۆ خۆر بەکاردێ کۆکو خۆر دەرکەوت ئەڵێ سەڵا هەستا بانگ و سەڵا بەرز بووە هاوار بەرز بووە لە ئینسوجان کە ڕۆژی نوری ئیمان الله وەکبەر کات خۆر دەرکەوت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرکەوت هاتەمەوەسا لە لادێکانە کاتێک کە بەیانیان خەڵکی لادێ نەگەی خەڵکی ئێستا کە خۆر بەر لەوەی خەڵک ئامادەیەکە مەڕووماڵات بەڕێەکە دەنگ بەرزێت و هاوار بەرزێت قەی کەڵە شێر و ئەڵێ سەڵا هەستا لە ئینسوجانی پێغەمبەری بە خۆر چواندووە و شەو زوڵمەتی مرۆڤەکان و جنیشینێ باڵێ گشتی ڕۆشنەکات و نایێ باڵێ ئەڵێ لە نەفخی سوور و نەشری بەعسەتی دینی حەقی حیا بوو ئیسا دنیای کردووەتە قیامەت یەکەم نەفخی سوور کراوە خەڵک گشتی مردووە خوا نافەرمێ وإذا نفخ في الصور فلا أنساب بينكم يعني أفرمي همو خلق أمره همو خلق كيف تسرد أفرمي ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون كابو لنفخي صور ونشري بعثت نفخي صوري دوهمة بيعه صلى الله عليه وسلم كفوي بياكر خلق خلاصيته ولا مردن يعني خلق إساء وكوتا نفخي صوري كم كراوة جن وينزقشتي كوتا تسر زي جيان نما وكاته بيعه صلى الله عليه وسلم نية هاتني بيعه صلى نفخي صوري دوهمة الله لنفخي صور ونشري بعثتي بلاو بونوي نشريج للرجل قيامتها للنشورها
نشری بعثەتی ژانی هەڵسانەوە لە خەو نشری بعثەتی پیامبەر صلی الله علیه و سلم یعنی بڵاوبوونەوەی بعثەتی پیامبەر صلی الله علیه و سلم دینی حەق احیا بوو دینێکە لەناو خەڵکا مردبوو خەڵک دینی نەمابوو زیندوو بووەوە لە قەبری جاهلیەت هاتە دەر هەرچی موسڵمان لەناو قەبری جاهلیەت دەرچوو زیندوو بوونەوە چونکە نەفخی سووری پیامبەر صلی الله علیه و سلم نەفخی هەڵسانەوەی مردووەکانە ئەڵێ لە سایەی ئەمر و نەهی حەق و باتڵ بوو بە دوو فرقە لە سایەی فەرمانەکانی ئەو نەهیەکانی ئەو حەق و باتڵ بووە دوو بەشۆ بمثلی فرق ڕۆژ و شەو وەکو فەرقی ڕۆژ و شەو کە فارق نوری ئیمانە جیاوازی لە بینیانە نوری ئیمانە چۆن ڕۆژ و شەو خەتێکا لە بینیانە خەتی فەجری صادقا ئەکەوێتە بین ڕۆژ و شەو ئەویش نوری ئیمانەکەوێتە بینی ئەوەی کەوا ئەمری خوا تەطبیقکا لەگەڵ کەسێکە کە نەهیەکانی جێبەجێکە على السعادة بو بنور صاعدي الذروي نسيتي الذروي لا ديوانك الذروة صحة كذروة معنية الذروة معنية لقل ذروة الذروة والذروة هردوكي يك معنايا معناه أعلى النوكي اشتكانا دا ذروة من لزماني عربيانية يتر أما غلطي شابا يعني بابلان جاروايا كسكا حركة يقلشتكا غلط على السعادة بو بنورو يعني سعادة بو بنور سعادة ضلخوشي بو نورك صاعدي ذرويه هداية بو يعني سعادات بو نوريكو سركود بسر لوتكي هدايتها بو يعني كسيكا هداية ورقري نوري خوشبختي كوتت اللوتككي يعني هتاكو برو لوتكي هداية بالروا برو سعادتك ستيك ايش الصورة كاتيا سعادة بو بنور وصاعدي ذرويه هداية بو بلقمان تيالا سلامة على علامة نور إيماني بلال وويس سلمان أنا غريب سيري أم خلك بشوك أنا كشوك بحلك هالزنان بكيوي دين ويدادا سيري كتشني جوران أوي كمحوي على قبولي تو نبي باصد عرب هل أبو جهل قبولي تو أقربو فرسي دو صد صالة سلمان يعني ده بلا با أبو جهل سروكي قريش وأشراف وجورو وعرب وقريشي به ما دام موري بيغمرايتي ورزامندي توي بيون ندراوا بالضبط وايا لتشاو بسلمان كاك نيشتيماني خوي دركراواتوا هزار فرق جاء أو صورتين محوي أمريكا كلو شتاني كلا نالي ورقرتوا زور شتيترها والله مسيم فريانا كوين سعادة بو بنور ألم قصوري قلتوا سعادة بو بنور وصاعدي ذروي هداية بو علامة نور إيماني بلال وويس سلمان على الشقاوة بو بدود شقاوة بو دوكل داخلي كوري ظلالة بو شو كوري ظلالة أو كساني كبنا وكوري ظلالة أرون بتهرج برو شقاوة ودلتنية أرون على بلغة ما نشيل سروا على أمارة خسري خسروا بلغة ما نشيل سروا خسروني خسروا ككركي خوي كشتي وابو كسري كسرا كتشنش كويا بو شكوي شكيا بهاتني بيعصى صلام شقي أيوانه على نور بيعصى من لدايق بوا أو شوا تاقكي أيوان بلا أيواني كسرا شقي بردوا على أبو بلغة لسروي كوا هر كس يقري شقاوات بقرية تبر بهوي بيغمر صلى الله عليه وسلم ري أو نقرية تبر أبيت السبب يوي كوا پێم وا بێت لێرەوە دەچێتە سەر باسی ئیسرا و میعراج من پێم خۆشە باسی ئیسرا و میعراجەکە هەڵگرین بۆ کاتێک کە تا ڕادەیە نزیک بینەوە لە ئیسرا و میعراج چونکە بەڕاستی ئێستا مەحویش زۆر شاعیر کە باسی ئیسرا و میعراجیان کردووە هیچیان وەکو نالین نین ئەنی زۆر بە قوڵی و بە جوانی ئێستا من لە سەرەتای پێشەکی ئەڵقەی یەکەم ئاماژەم بەوە کرد کە ئەگونجێ هەموو شاعیرەکان پەسنی پێغەمبەریان کردوێ هەتا بوونە مەحوی لە قەسیدەی بەحری نور و وەفای و بێخود سۆزێکی عەجایبیشیانەیە بۆ پێغەمبەر بەس نالی ئەگەر تا ڕادەیە بڵێن سۆزەکەشی کەمترە لەم قەسیدە بەڵام پێغەمبەری صلی الله علیه وسلم وەکو ئەوەی کە هەیە گەیاندۆتە لووتکەی حەقیقەت و گەورەی خۆی ینی نازانم ئەم هەموو لێزانی و ڕەوانبێژەی نالی لەم قەسیدەیە لە چیەوە سەرچاوەی گرتووە کە من با بڵێن ئەگونجێ لە ڕووی سۆزەوە ئەم تەمان نەیویستووە زۆر خەریکی عاتفە جوڵاندن و بۆ منە جۆرێ لە جۆرەکان خەڵکێک بە ناچاری و لەژێر کاریگەری سۆز و عەتفە ئیمان بەم قەسیدەیە و بە گەورەی پێغەمبەر بێنێ بەڵکو هاتووە بە بەڵگەی زۆر ڕۆشن و واقع و بەرچاو گەورەی پێغەمبەری دەرخستووە صلی الله علیه وسلم ساڵی 2002 لە زانکۆ بووم لە هەولێر دیوانی نالین نەبوو نسخە و تشتی طبع نەکرابوو نسخەیەکم لە کتێبخانەی بەشی کوردی کولەی تەربیە هێنابوو داما سنساق بۆمیان سنساق نسخەیەکی بچووکە سێش دامەتە یەکێک لە هاوڕێکانم لەسەر ئەوە خەریکم ئەم قەسیدەم لەبەرە کرد ئیتر ئەوە ئەمە خوێندۆ جاروا بۆ گەیشتمە حاڵەتی ڕۆژێکیان گەیشتمە یەکێک لە بەیتەکان ڕێک دەستم کرێ گریان لەناو زانکۆ چوومە سوچێکرین مەگەر ڕێک دەستم کرێ گریان و ئیتر برادەرێکم لێوات بینیمی لەگەڵ چەند کەسێک ترا بوون تیانەوە چییە بۆ چیە گریان چۆن بڵایەتن دڵنەوەیم بکەن
وتم والله موضوعكم بيستوتوز دل ميتن كروان يعني عيب ما بلا والله جعلنا لهم خيدو تقرياه براسي ام قصيدة زور تايبة تجاوز اینجا مامۆستا شتێکم دەرک پێ کرد زۆر جار تۆ دەچی بۆ سەفەرێک دیتەوە ئەڵێ کە ئەول بێ و ئەوەکەی مەشەقەت و ئازار و ناڕەحەتی و ینی نالی دەیەوێت پێمان بڵێ ئەو فەرمودەی کە جەنابەت فەرموود کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بەهەشت بە ناخۆشی و دڕک و داڵ و ئازارەکان تەنراوە و دۆزەخیش بە پێچەوانەوە گوڵ و گوڵزار و چێژ و خۆشی و شەهەوات و ئەمانە بەڵام ناوەڕۆکی هەردووکیان ئاسمان و ڕێسمانی فەرقە دڕک و داڵ تۆ ئەگەیتە خۆشی و گوڵزار وەکو نالی ئەڵێ بەڵێ بالضبط واڵێ ینی بۆ نمونە دەیەوێت بڵێ کاکی حاجی کاکی موسڵمان ئەم دینە تۆ بۆ 70 ساڵ ئەگەر تۆزێ ناڕەحەتی و نوێشکردن و زەکات و حەج و کۆمەڵێ مەشەقەت دێ بەسەرتا بەڵام سەرنجامەکەی خەرمانەکەی لووتکەی چێژ و خۆشی و گەیشتنە بە ڕەزامەندی خوا و بینینی پێغەمبەر صلی الله علیه وسلم ینی دەیەوێت پێمان بڵێ بە گەشتبینی و بە چاوی جوانی و بە ئومێدەوە سەیری ئەم ڕێگەیە زۆر ڕاستە وەی ئەمە لە ڕاستیە یعنی کاتێ سەیرەکەی نالی ئەوەندە لەزەتی لە ڕێکە بینیوە یعنی ئەوەندە باسی چۆنەتی حەجەکەی ناکە ڕاستە لیقا بەس ینی پێت ئەڵێم لەگەڵ دار و بەرد و دڕک و داڵ و گشتی هێناوە لەناو ئەم قەسدە ریزی کرۆ ئەڵێ ئەمانە گشتی گوڵن ئەمە گشتی من ڕۆژێک شتێکم بیست دەڵێن نالی یەک تاکە شاعیرە ئەگونجێ بڕۆین لە ئاستی ئەوروپاشا کە بۆونە ژینگە دۆز بووە ئەوەی کە ئەڵێ چە خۆش بوو زمانی حاڵی نالیە ئەیگوت هەردوو هەردوو حیوانی من گوێ درێژ و تۆ گوێ کورد لێرەش لاجۆی لە جۆرەکان ئەوە هیچ ژینگە پارێزە هەرچی گوڵ و دڕک و دیاردە سروشتیەکانی ژینگە هەیە جێی کردومە جۆرێکە توانین بڵین جۆرێکە لە ژینگە دۆستی و ژینگە پارێزی نالی زۆر زۆر مهم ئەوە لە لایەنی ژینگەیش ئیسفادەی لێکرێ بەڵام خۆی ئەسلی بابەتەکە ئەوەیە کە نالی چێژی لە هەنگاو بە هەنگاوی ئەم سەفەرە بینیوە و تۆماریشی کردووە ناوی دڕک و بەرد و خۆڵ و هیلاکی و حشتر و ڕەشمەی حشتر و ئەوەی کە ئەگرێتە لوتی حشتر و دەنگە دەنگی عینەکانی چواردە و هەموو شتەکانی تۆمار کردووە حاڵ چێژێکی زۆری لە سەفەرەکەی زۆر لەزەتی معنەویانە ئەوەی کە خۆی لێ جەستەی ئەڵێ حشتەکە لە تاو عەشق و خۆشەویستی مەدینەی تر جەستەی لەبیر کردووەوەنە ڕای کردووە لە تاو عەشقا نالیش بەجۆی لە جۆرەکان دەکێشێ ظاهر خەڵق دەکێشێ و باتن امتیسالی ئەمری ئەزدانە هەردوو لایەنەکەی چێش من وان بە باش زانی مادەم باسی میعراجەکەی زۆر زۆر قوڵ و کاریگەرە و زۆر جوان باسی کرد حتا لە مەحویش زۆر کاریگەرتر پێم خۆش ئەوەیان سربەخۆ لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی خەڵوەتە لە داهاتوە کە تۆزە نزیک بینەوە لە میعراج یا هیچ نەبێ لە شەوە درێژەکانی پاییز کە ئێستا لە بەردەمیانین ئەو بەشەی کۆتایی قەسیدەکە لەگرین بۆ کاتە بۆی بە چێژ و خۆشێکی زۆر و لە شەوێکە باسی شەوی میعراجی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم من زۆر سوپاسی بەڕێز دەکەم ماندوومان کردی خی گەورە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نالیە وە کۆڵێ لە بەهشتا کۆمان بکاتەوە و لە دیداریان بێ بەشمان نەکاو لەوێ وەکو ئەڵێ دامێنی بگرین بڵێن وەرە خۆت ڕافێ شارەکانمان بۆ کڕ بزانین ڕافەکەی ئێمە و ڕافەی خۆی چ جیاوازیەکی ئەو بە چمە بەستێکەوە شتانێ وتووە زۆر سپاس دەکەم جەنابی مامۆستا گەورە پاداشتان باتەوە بەڵێ خۆشەویستان تامان نێمە لەوە چی هەمومان نەتوانین مافی نالی و ناوەڕۆکی شارەکانی بدەین و ئەم قەسیدەیەش هەفتا و ئەوەندە بیتە لە دوو بەرنامەیە و کۆڵێ پێمان تەواو نەدەکرا بۆیە باسی میعراج و شەوڕەویەکەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەم قەسیدەی نالیە هەڵگرتووە بۆ کاتێکی دیکە هەر بە لەگەڵ جەنابی مامۆستا مەلا جاسمە قەسیدەی یام ئەو باسەی بواری میعراج و شەوڕەویەکە ڕاڤەکەین تاو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرم ڕێز و سڵاو و خۆشەویستیم قبول بفەرمون خواتان لەگەڵ